بگیرتەوە یاخود ناشگەر بەدوای بگیرتەوە بەردەوام کە خۆشە بە خۆدا سنووکەی و ئەوەی کە دکتۆری لێرە باسی کرد کە بەڕاستی پێمە تەماشا دەکەین بەڕاستی زۆربەی زۆری نەخۆشخانەکان دەبینین. من دەمێ باسی بەشی بێباوکەم بکەم لە شاری هەولێر کە دیارە ئێمە مانگانە لە کۆتا ڕۆژەکانی مانگدا هەڵدەستین بە دابشکردنی موچسا. دیارە ئەو موچسەیە ئەو بڕەپارەیە کە دێ بۆ سندوقی بەشی بێباوکان و لە ڕاستەوخۆش لەلایەن خێرخوازانەوە دیارە مانگانە ئەو کەسانی کە کەفالەتی منداڵی بێباوچیان کردووە دیارە برێن کەفالەتەکان دەگەێنن بە دەستگای خێرخوازی بەخشین کە ئێمە ئەمڕۆکە لە 28 دوازدە لە مانجی 12 کۆتا موچەی ئەم ساڵ لە ساڵی 2022 دابش دەکەین کە 327 منداڵە لە مانگەدا. کۆی گشتی هەر چواردە شارەکە ئێمە زیاتر لە 1065 منداڵ موچە وەردەگرێت کە بە بڕی 126 میلیۆن دینار. ئەگەر ئەو ساڵی من لێک بدەمەوە کە یەک ساڵ کە زیاتر لە 1000 منداڵی وەردەگری ملیارێک و 400 میلیۆن زیاتر لەم ساڵدا لەلایەن خێرخوازان و سندوقی بەشی بێباوکان دراوە بەم خانەوادای بێباوکان کە ئێستا ئێوە لەم هۆڵەدا دەیبینن. من لێرەمەوە بەڕاستی پێم خۆشە زۆر سوپاسی ئەو خێرخوازانە بکەم کە لە ساڵانی ڕابردوو لەو مانگەکانی ڕابردوو تاکو ئەم مانگەش بەردەوامیش بووینە لە کەفالەتکردنی منداڵی بێباوک کە ئێمە سوپاس بەخوای گەورە ئێستاش بە سەدان فۆرمەن ئامادەیە چاوەڕوانی هیمەتی خێرخوازانین. ئەگەر خێرخوازان زیاتر کەفالەتی منداڵی بێباو بکەن ئێمە دەتوانین فۆرمەکانی کە دامان ناوەڕاستی زیاتر بیانێ پێش ئەمڕۆکە کە زیاتر لە 1000 منداڵیە ئینشاڵڵا لە ساڵی دادێ هیمەتی خێرخوازانە گەوا بکە بیکەین بە 2000 منداڵ لە یەک مانگدا ئینشاڵڵا موچە وەربگرێت. ئەوە پلانی ساڵی داهاتوومانە. دەستگای خێرخوازی بەخشین کە زۆر کۆمەچی مەیان کردی و یارمەتی منداڵانی بێباوکیان داوە و داوا لە خێرخوازان دەکەین لە بۆ ئەو ساڵی ئایندەش کۆمەچی و یارمەتی زیاتر لە بۆ دەستگای خێرخوازی بەخشین بینین. من ساڵێکە لێرکوانە مەحاشی خۆمم هەیە ئەلحەمدولیلا باری سەرشانم سووکتر بووە و داوا دەکەن کە خێرخوازی خواپێدا و زیاتر کۆمەچی منداڵانی بێباوک بکەن. من نزیکەی 5 ساڵ زیاتر لە دەستگای بەخشین لێرکوانە معاشی وەردەگرین ڕاتبی ماگانەیە زۆر دەستگایەکی ئەمین و ڕاستگۆیە. ئەو بڕەپارەیە کە پێشمان دەبەخشیتن باری قورسی ژیانی ئێمەی سوو کردێ بەڕاستی. من شایەدیان بۆ دەدەم لە دنیا و لە قیامەت خێرخوازان پارەی خۆتان بدەنە بەخشین بە ئەمینی دەیدەنە دایکی هەتی و کرێتیەکان فەقیرەکان. دەستگای بەخشین لەگەر فەقیردایە. لێرە ئێمە سەردانیمان نەکردی پەیوەندیمان پێوە نەکردێ هەمووی راپۆرتی نوێی لەگەرە. يلا يلا